لا جێک بینەرمان سڵاوتان نەبێ بینەرانی ئەزیزی شارپرس ئێمە ئێستا لە یەکێک لە بەنزخانەکانی شاری سلێمانی دیارە گرفتی گرانبوونی نرخی بنزینێکێکە لەو گرفتانێکە لە ماوەی ڕابردوودا بەرەوکی شۆفێرانی گرتووە لەسەر سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی بە پارێزگای سلێمانی کە ئەمە گرفت و کاریگەری زۆری لەسەر شۆفێران بە شێوەیەکی گشتی داناوە. ئەوەی کە دەیبینین ئێستا هاوکارم ئەگەر دیمەنەکان بگوازێتەوە بۆتان لە ئێستادا بنزینی سۆپەر بۆ هەر لیترێک نرخی 1000 دینارە، محەسەن 950 دینارە و نۆرماڵ 850 دینارە. گرانبوونی نرخی بنزین بەم شێوازە لە ماوەی ڕابردوودا تاوەکو ئێستاوە جێگیر نەکردنی نرخی بنزین ئەمە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر شۆفێران بە شێوەیەکی گشتی داناوە. دەمەوێت لە ئێستادا من ڕای بەشێکی زۆر لە ئەو شۆفێرانە وەربگرم کە ئێستا هاتوونەتە ئەم بەنزخانەیە لێرە بنزین تێدەکەن. دەمەوێت ڕای ئەوان زیاتر بگوازمەوە. لە ماوەی ڕابردوودا شۆفێران گلەیەکی زۆریان هەبوو لە گرانبوونی نرخی بنزین هاوکات لە کوالێتی نرخی بنزین. سڵاوە لێبێ بەڕێز بەکو شۆفێرە هاتووی لێرە بنزین تێیەکەی گرانبوونی نرخی بنزین تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوە ئەگە بکرێت جامەکە دابێتەوە؟ زۆرەی بۆ بەڕێژە زۆر ئیمکانێتی باش نییە و هەیە دەسەڵاتی نییە زۆر ئیمکانی دەرەیەکی قازانجی نییە. کوالێتی بنزینەکە لە چه ئاستێکە؟ ئۆکتانیان بنزینە چەنەوە عاتڵات بۆ ئێوە دروستەکان؟ وەڵی تقریبا باشە ئەم مینە خراپ نییە ئەمەیان بەس بنزینەکەیە خراپەت ئەمە باشە ئەم بەنزیخانێ سەر سڵاوە لێبێ هاتووی لێرە بنزین تێیەکەی گرانبوونی نرخی بنزین تا چەند بۆتە مای گلەی لە لای تۆکو شۆفێرە؟ والله نەگرێت لە لای من لە لای هەموو کەڵک لە لای هەموو شۆفێران بۆ بە مای گلەی بەڕاستی بەم بێ کەسابەتی بەم بێ معیشەتیە بنزینی ڕۆژ بۆ ڕۆژ دەچێتە سەری لە لای خەڵک کارێکی قورسە بەڕاستی. تۆ هۆکاری ئەمە بۆچی گەڕیتەوە؟ هۆکاری یاریکردن بە نرخی بنزین زۆر لە مێشانی شۆفێران گلەی یانەیە لە گرانبوونی نرخی بنزین هۆکارەکەی بۆچی؟ هۆکارەکەی بۆ حکومەت دەجێڕێنوانە بۆ حکومەتی هەرێمی کوردستان هەر ئەم بنزینە لە کەرکک بە 450 غازێک تەنێ غاز لە کەرکک بە 450 بەڵام تەنێ غازە سا لێرە کە تۆی کڕی بە تیجاری ملیۆنێک 100,000 دەکە. ئەمە هۆکارەکەی حکومەتی هەرێم و هیچی ترنی ڕاوردە ڕایانگان ینی بەرپرسانی حکومت ڕاگەان ئەو بنزینەی کە لە ئێرانەوە دێت ئێران بە نرخێکی گرانی فرۆشتە بە حکومەتی هەرێمی کوردستان. پێ دوایە هۆکارەکە ئەمە یاخود نەخێرەوە قۆرەخکردنی بازاڕەکەی لەلایەن هەندێک لە بازرگانەکانی هەرێمی کوردستان. من بە ئەوەی نازانم بە ئێران ئەوەی گران کردو ئەوە تا دێر ئەنواع ڕێگا هەیە کە غاز و بنزینی لە کەرککەوە بێ بۆ ئێرە بۆ ئەوەی غاز و بنزینی خۆیان بەگرانتر بفرۆشن هەموو ڕێگاکانیان بە شۆفۆڵ داوەتەوە ناڵن تەنکەرێک غاز یا تەنکەرێک بنزین بە قاچاق بێت. زۆر سپاس. بەڵام بەڕێزان دیارە گرانبوونی نرخی بنزین بچێکە لەو بابەتانەی لەقاڵ گرانبوونی نرخی تەواوی کاڵا و شتومەکەکان یەکێکە لەو بابەتانەی کە گلەی و گازندەی لە لای بەشێکی زۆر لە شۆفێران دروست کردووە. دەمەوێت ڕای بەشێکی تر لەو شۆفێرانە وەربگرم کە ئێستا لێران بنزین دەکەنە ئۆتۆمبیلەکانیانەوە. کاکە سڵاوت لێبێ ڕاستەوخۆ لەگەڵ تا ئاشەگیان دیارە ناوێقسانەوەکە. سڵاوە لێبێ هاتووی لێرە بنزین تێ بکەی وەکو شۆفێرێکی تاکسی گرانبوونی نرخی بنزین تا چەند کاریگەری هەبووە لەسەر معیشەتی تۆ لەسەر داهاتی؟ وەڵای کاریگەری زۆر هەیە کاکەجان چۆن کاریگەری نییە برا ئەوە کاکەجان بنزین سا من 920 تەکەی نییە چۆن کارەگەری نیە ئەمە سوڕێمەوە نییە جاری وایە خواگای لێ ساعت و نیوە سوڕێمە لە تووشی داخلیە نابم ئێستا ئیشەکە نییە خۆی ئیشەکە هەر لەوەیان نیە ئیشی هەر ئیشی نیە بەزینش گران بێ چۆن تەسیری لەسەر کاکە گرانبوونی نرخی بنزین تا چۆن وای کردوە کە ئێوە مامەڵەتان لەگەڵ نەفەرەکانە بگۆڕێ لەگەڵ سەرنشینانەکە سەرەکەوێ لەگەڵتانە بۆ نمونە ئەگە بۆ شوێنێک جاران بە 3000 تان بردنایە ئێستا بە چەند ئەیان بن؟ وەڵای ئێستا مەسەن بۆ شوێنێک بەسەرچین بۆ ڕاپەڕین بە 5000 کابرا لە کاکەجیان 5000 زۆرە هێ ناقیشی نیە ئیش نییە و کەسابات نییە کاکە. ئێمە چی بکەین کاکەجان بەزینم گرانیە نییە من پارەی بەزینەکەش دەرنەکەم ئەمە ڕاستە؟
هۆکاری گرانبوونی نرخی ئەم بەنزینە بۆچی گەڕێ وڵی هۆکاری گرانبوونی نازی ئەمە بەکەیفی خۆیان نییە بەرز و نزمی پێکەن و نییە تێگەشتی حکومەتە ئاها بلێت ئاو بەخێوگا حکومت لە ڕابردووە تا چەند گوێ لە ناڕزایەتی شۆفێران و هاوڵاتیان گرتۆ بەڕای هەتا ئێستا نییە گوێن لە ڕازایەتی هەوڵەدا باشی نییە حکومەتی با پێ بڵم تاچیت بە باشی نییە باش تەکسیت پێەیە ئەو داهاتی کە پێیەکەی با ئیشکردنت تا چەند بشی بژێوی ژیانی تۆکە زانیی ئەمەوەکو بڵێ مەمریونەژیە گاکەیان ئەو بڕۆژانەوەم دەسەکەوێن نیە تێگەشتی هەر سەر پێکەم و تاوتر بیەم بمیوە هات و بیەم بەشتەوە هەر ئەوە بۆ بێتیتر حسابی ئەوە نییە من خێزانیشم لە دایرێ بەخوا پارە لەو وەرەگرم نیە خواگای لێ سارەکەی پێچاکە ڕۆژێ 15,000 بای 15,000شکی چەندە بێوەی بە بەنزین وڵای من ڕۆژی وایهێنێ بخوا بە حاڵە حاڵێک ئەگەر 20,000 پێ پیاکە 25,000 پێ پیاکە ئەمە 15,000 ئێستا 15,000 ئەگەر 20 داواکاری چیە تۆ لەرەوە کوشۆ داواکارم وە نییە کاکەژیان هەرزانی کەن بۆ هەم بۆ خەڵکیش نییە کاکە بارێکە لەسەر خەڵکیش نییە سوکە بە ئیشی نییە خەڵکە ساباتی نییە بەڕاستی بە حەق يعني ئەمەش نییە بەڕاستی ئەمەش معیشەتی ینی هەر من داهاتم لەسەرم تەکسیە کاکە يعني بەڕاستی داواکاری نییە حکومت شای قوشێنێتەوە بۆ من یە کاکەژیان هەر پارە یعنی ئەمە تێر نەبوو کاکە ئەمە چییە بەنزینە ئۆکتانەکەی چۆنە هیچ مشکیلە و کێشێک ساڵە من لێرە بەنزین تێکەم نییە بەڕاستی نییە ڕازیم نە بەنزیخانەیە يعني هەموو بەنزیخانەکەم بەنزینەکەی ینی ئەو بەنزینە ئێرانی کێ بە بەراورد بۆ بەنزینەی کە لە بەغداوە لە ڕابردووە هات فەرق و جیاوازەکان چیە کامیان فەرق و جیاوازی نیە و بەنزینە نیە ئەگەر بێت و نییە تەلاعبی پێ نەکەن و هینی نەکەنی و بەنزینەی لە بەغاوە هات چاک بوو بەڵام چیە نییە تێکەڵاوێکە لەگەڵ بەنزینی ترا بۆیە خراپە ئەوە نییە دیارە گرفتی یەکێک لە شۆفێرانی تەکسی من پێشەوەی بێمە ئێرە لەگەڵ هەندێک لە شۆفێرانی تەکسی گفتوگۆم کرد هەندێکیان دەڵێن ئەو شۆفێری تەکسیانەی کە لە نێو شەقام و شوێنەکاندا لە شاری سلێمانی جێگیرن تا ڕادێک ڕەنگە داهاتەکەی ئەوان باشتر بێ بەڵام ئەو تەکسیانەی کە بە شێوازێکی گەڕۆک بەنێو شاردا دەسوڕێنەوە کەمتر دەتوانن ئیش بکەن و داهاتەکەیان بە بەراورد بەو تەکسیانەی کە جێگیرن لە شوێنەکاندا کەمتر ئەمەش کاریگەری لەسەر شۆفێران دروست کردووە و ناتوانن وەکو پێویست ئەو داهاتی کە دەستیانەکەوێت ئەبێ بەشێکی زۆری تەرخان بکەنەوە بۆ کڕێنی بەنزین و ئەمەش کاریگەری لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان و شۆفێران بە شێوەیەکی گشتی دروست کردو دیارە گرانی نرخی بەنزینێکێکە لەو بابەتانەیە کە لە ماوەی ڕابردوودا ناڕزایەتی شۆفێران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە بە دیاریکراوی پارێزگای سلێمانی و حکومات وەلایانی پەیوەندیدار ئامادە نەبووە بە هیچ جۆرێک ئاوەڕی جدی لەم بابەتە بداتەوە و نرخێکی جێگیر بۆ سوتەمەنی و بەنزین دیاری بکات کە ئەمەش بۆتە بارگرانی بۆ سەرشانی تەواوی شۆفێران و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان